پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەیانەوێت پێش دەی ئەو مانگە کە دەکاتە ڕۆژی سوێند خواردنی نێچیروان بارزانی وەکو سەرۆکی هەرێم لەسەر پرسی پێگەهێنانی حکوومەت و پارێزگاری کەرکووک بگەنە بنباست بۆ ئەو مەبەستەش دوور لە چاوی کامێراکان کۆبنەوەکانیان دەستی پێکردوتەوە. مانگی 12 مانگی 1 2 3 4 5 ئەوە 6 7 مانگە یعنی 7 مانگ لەگەڵ ئەم دیوارە قسەکەی دێتە قسەکردن. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش لە فراکسیۆنی زەرد دەڵێت کاتی کاتکوشتن بەسەر چووە ئەگەر یەکێتی خۆی یەکلایی نەکاتەوە حکوومەت پێک دەهێن و پۆستەکانی ئەو حیزبەش بە بەتاڵی جێ دەهێلین تا ئەو کاتەی یەکێتی دێتە ناو حکوومەت. 7 مانگ کاتیان کوشت بۆ پێکێنانی حکوومەت 7 مانگ نیەتی یەکتریان خوێندەوە کە تو بێ حکوومەت و من بێمە حکوومەتەوەوانە چی دەکەن چی ناکەن. ئێستا وەختی کات کوشتن و گفتوگوی درێژ و مماتەڵەکردن تەواو بووە. ئێستا کاتی کردارەکەیە ئەبێ حکوومەت پێک بێنێت. ئێمە ناڵێن ئەگەر یەکێتی نادمەڵێن یەکەتی دێتە ناو حکوومەت بەڵام ئەگەر نەهات حکوومەتەکە بەپێ ئەو قانونە هەیە یاسای سەرۆکاتی حکوومەت پێک دەهێنرێت و ماوەی قانونەکەی کە مانگێکە 20 ڕۆژە مانگێک پێش کۆتایان مانگە یان سەرەتایان مانگە مانگی داهات و حکوومەت پێک دەهێت. ئەگەر هات و یەکێتیش نەهات تا وەزعی ناوخۆیان نێکلای دەبێتەوە دواتر وەزیرەکانیان دێن. ئەگەر هات و یەکێتی پێش پێکێنانی حکوومەتیان لە کاتی پێکێنانی حکوومەت ئیعلانی کرد بە ئاشکرا حەی عەڵە سەڵات کە من نایەمە ناو حکوومەتدا پۆستەکانی یەکێتی پڕ دەکرێتەوە بەڵام حتا وەکو ئێستاوەی کە بە حەی عەڵە سەڵات ئاشکرا یەکێتی دێتە ناو حکوومەت بەڵام هەگەر نەهات کە بڕوا ناکەینەیەت ئەگەر نەهاتیش لكل حادث حديث ئەو پۆستانەش خۆ ناکرێ وەزارەت بێ وەزیر بمێنێتن. پارتی دیموکراتی کوردستان لە هەموو هێزەکان باشتر دەزانێت ئەگەر یەکێتی پەراوێز بخات حکوومەتەکەی مەسرور بارزانی دەبێتە حکوومەتی تەنها هەولێر و دهۆک هیچ دەسەڵاتێکی بەسەر زۆنی سەوز نابێت بۆیە بارزانی باوک دەیەوێت بە هەر شێوەیەک بێت یەکێتی ڕازی بکات تاوەکو حکوومەتێکی سەرتاسەری بۆ کوڕەکەی دروست بکات. بەرپرسانی یەکێتیش چەندین جار ڕاستەخۆ بە بەرپرسانی پارتیان ڕاگەاندووە ئەگەر بیر لە پەراوێز خستنی یەکێتی بکەنەوە یەکێتی دەستەوەستان نابێت و ئەو بڕیارە لێکەوتەی خراپی لێ دەکەوێتەوە. پەراوێز خستنی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی سەرێشی لە هەرێمی کوردستان قابلی قبولکردن نییە. پێشتر مێژەوەی بۆ سەلماندووین کە پەراوێزخستنی یەکێتی لێکەوتەی نێرەنی لەسەر تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و پێگەی هەرێمی کوردستانیش دەبێت. یەکێتی یەکێکە لە حەزبە سیاسیەکان لە تەواوی عێراق کاریگەری تەواوی هەیە کارانگازی بەسەر پرۆسی سیاسی عێراق و هەرێمی کوردستانیشەوە هەیە. لێرە و لەوێ گوێمان لەم زۆر لە دوانان دەبێت کە گوایە یەکێتی پەراوێز دەخرێت. من هیوام وایە ئەم ڕانە و ئەم لە دوانان تعبیر لە ڕێی فەرمیز حەزبێک نەکەن چونکە پێشتر سەرانی ئەم حەزبانە بە واقعی پەراوێزخستنی یەکێتی یاخود حساب بۆ نەکردنی یەکێتیان بینیوە کە لێکەوتەیەش نەرێنی هەبووە. ئێمە وەکو هێزێک سەرەشی خۆمان بەرپرسیار لە بەرامبەر بە مێژووی حەزبەکەمان بەرامبەر بە جیۆپۆلیتیکی حەزبەکەمان بەرامبەر بە جوگرافیا و کۆمەڵانی خەڵکی کوردستان بە بەرپرسیار دەزانین و پێشمان وایە حەزبەکەمان بەرپرسیارە لە هەموو تەنگەژانەی کە دروست بوون و لە چارەسەرەکانیش پشکی شێرمان بەردەکەوێت و تەمە نادەکەی ئەم دۆخەتێ بپەڕێت و هیچ حەزبێکی سیاسی بڕا و بەبڕ جارێکتر بیر لەوە نەکاتەوە کە یەکێتی پەراوێز بخرێت لە پرۆسەی سیاسیدا. ئەگەری پێگەهێنانی حکوومەتی هەرێم بەبێ یەکێتی کە دووەم هێزی کوردستان و خاوەنی هێز و دەسەڵاتە ڕووبەرێکی زۆری کوردستانی لەژێر دەستدایە ڕەنگە هاوشێوی ساڵانی شەڕی براکوژی دوو ئیدارەی دروست بکاتەوە کە ئەمەش کوردستان چەندین دەگەڕێنێتەوە بۆ دواوە شکۆی کوردستانیش لەسەر ئاستی نێودەوڵەتی زیاتر لە کەدار دەبێت و هاوڵاتیانیش جارێکتر دەبنەوە قوربانی ململانەی نێوان ئەو دوو هێزە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.